ئەم کاتتان باش بینەرانی کەناڵی ئاسمانی گەلی کوردستان خۆشحاڵین جارێکی تر لە بەرنامەی ڕاوێژ ئەبینەوە میوانی ماڵەکانتان. بەرنامەی ڕاوێژ پرسی ئەمڕۆی تەرخان کرد بۆ بواری ژینگە. ڕێکخراوە ژینگەکان لە هەرێمی کوردستان و لە هەموو پارێزگەکانی کوردستان بە بۆنەی هاتنی جەژنی نەورۆز و وەرزی گەشت و گوزارەوە چالاکی جۆرا و جۆریان هەیە و ئەوان پلانیان هەیە ئامادەکاریان هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر سیستەمێکە بەرامبەر بە ژینگە بکرێ بۆ هەر سیستەمێکە بەرامبەر بە ئاو بکرێ بەرامبەر بە هەوای ژینگەی کوردستان بکرێ. ئاشکرا ئێمە بەرەو وەرزی بەهارە ڕۆین بەرەو وەرزی نەورۆز و گەشت و گوزارە ڕۆین. لە ئێستادا ئیتر هاوڵاتیان ئامادەکاریەکەن بۆ گەشت و گوزار بەشێکی زۆر لە هاوڵاتیان بەرەو دەرەوەی شارەکان بەڕێ ئەکەون بۆ سەیرانگاکان. دیار ئەو سەیرانگایانە ئێمە هەمیشە وتومانە ماڵی خۆمانە وەکو ماڵی خۆمان ئەبێ پارێزگاری لێ بکەین، بەڵام بەداخەوە لە ئێستاشدا هەندێک کەس لەوانە زۆر نابەرپرسانە ئەبێتە هۆی تێکدانی ئەم ژینگانە. ئەمانوێ قسە لەگەڵ کۆمەڵێک ڕێکخراوەکانی لە ڕێکخراوەکانی ژینگەی کوردستان بکەین. سەرەتا کاک عومەر ساڵح ئەحمەد ڕێکخراوی سەرۆکی ڕێکخراوی نیشتیمانی کورد بۆ ژینگە و پەروەردە لە بەرنامەی ڕاوێژ وەڵامی پرسیارەکانمانەداتەوە. کاک عومەر زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزێ. سپاس بۆ تۆش، سپاس بۆ ئەو دەرفەتە کە گرنگە بەلامانەوە. قسە لەسەر بابەتێک بکەین کە ماڵی هەمومانە. بابەتی ژینگە بابەتێک نییە کە سیاسی بێ، کە فکری بێ، کە ئایدۆلۆژی و فەلسەفی بێ. لەبەرەوە هەر چۆنێک بیر بکەینەوە ئەبێ ئینسانێکی مرۆڤێکی ژینگە پارێز و دۆستی ژینگە بێ. ئەگەر پوختەیەک سەبارەت بەکاری ڕێکخراوەکەی بەڕێستان پوختەیەکمان بۆ باس بکەیت. ڕێکخراوەکەمان ڕێکخراوێکی ژینگەیی و پەروەردەییە، ڕێکخراوی نیشتیمانی کورد بۆ ژینگە و پەروەردە. کۆمەڵێک گەنجین بەیەکەوە، کۆمەڵێک مرۆڤی ئیکۆلۆژیست و دۆستی ژینگە بەیەکەوە کۆبینەوە و چالاکیمان زۆرە طبعاً لە بوارە جیاوازەکانە. فۆکەسی ئێمە لەسەر ژینگەیە و پەروەردەی ژینگەی و ڕۆشنبیری ژینگەیە و جارجاریش ئیشی خێری کە لە ئیتاری ئیشەکەمانە نییە کە وەکو ئەرکێکی نیشتیمانی یان بابەتی نیشتیمانی ئەوانش بە ئەرکێکی سەرشانی خۆمان نەزانین وەکو مرۆڤێکی کورد و نیشتیمان پەروەرد. ڕێکخراوەکەمان بە هەماهەنگی لەگەڵ سەرجەملایەنە پەیوەندیدارەکانە بەردەوامین لە کارکردن و وەکو وتم ئەمە ئەرکێکی ئەخلاقیە. ئێمە لەسەر پیرەزەوی ئەژین کە لەوەتی مرۆڤ هەیە زەوی باوەشی کردوێتەوە بۆ ئێمە بە تایبەتی نیشتیمانەکەی خۆمان کوردستان مەحکومین بەوەی بژین، کەواتە ئێمە بۆ جارێک و دوو جار و ساڵێک و دوو ساڵ لەسەرم نیشتیمانە ناژین. بەردەوام بێ بیر لەوە بکەینەوە کە نیشتیمانەکەمان خۆشتر بکەین. لەبەرەوە ئەم کۆمەڵە هاوڕێی سەرمان کردوبەیە کە بە هەمانگی لەگەڵ هاوڕێکانی ترمانە بەردەوام خەریکی ئەوەین پەیامەکانی ژینگە بگەێنین، کار لەسەر ژینگە و پاراستنی ژینگە بە تایبەت بابەتی پاراستنی ئاژەڵەکانێکێکە لە کارە زۆر گرنگەکانمان کە ئیشی لەسەرەکەین. تازەترین پرۆژەمان کە ئیشمان لەسەر کردبێ بابەتی پاراستنی ئاژەڵەکانە. کاک عومەر دیارە هەموو ڕێکخراوە ژینگەیەکان لەگەڵ دەستپێکردنی وەرزی نەورۆز و وەرزی بەهار و وەرزی گەشت و گوزار پلان و ئامادەکاریان هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی هەر گرفتێکە ڕوبەڕووی ژینگە بێتەوە. جیاوازی پلانی ئەم ساڵتان بەراورد بە ساڵانی پێشووتر بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو سیستەمانەی کە بەرامبەر بە ژینگاکرێتی. طبعاً ینی کاتێک کە بەهاریەت نابێ مرۆڤ بە دەستپێکردنی وەرزی بەهاری تر ئەو کاتە دەستکە بە کار و چالاکیەکانی. ئێمە پێشەوەی فەسڵی بەهار بێت لە ناوەڕاستی فەسڵی خوێندنە لە سەرەتاکانی دەستپێکردنی خوێندنە ئێمە ڕێنماییمان دەست پێ کردووە. مەسەلەن چونێتە ناوەندەکانی خوێندن باسی گرنگی درەختمان کردووە، درەختێک کە ئەگەر گەورە بێت ئەتوانێت هەناسەی 20 ئینسان بدات، 20 مرۆڤ بە هەناسەی درەختەکانە ژین. مەسەلەن یەک درەخت. باسی بەهای پاراستنی سەوزایی ئەەکەین کە گرنگن. ئێمە بە سەوزاییەکان و بە درەخت و بە ئەو سروشتەوە کە هەیە جوانێن. ینی پێشوەخت پلانمان بۆ داناوە، ئیشمان لەسەر هۆشیاری چینەکان بە تایبەتی جیلی گەنج و ئەوانەی لە ناوەندەکانی خوێندنان ئیشمان لەسەر کردووە. عادەتەن کە فەسڵی بەهاری شێت شتی مەیدانی زیاترەکرێ، هەڵمەتی پاکردنەوە. زۆر جار مەسەلەن هەڵمەتی پاکردنەوە بۆ ئەوە نییە کە بڕۆی شوێنێک پاکەیتەوە، بەڵکو دوو هەدەفە. یەکیانەوەیە کە شوێنێک پاکەکەیتەوە، پاشانیش ئەو کەسانی کە لەو شوێنیان هاتوون بۆ سەیران و گەشتێکەکەن بە مەیدانی یان پیانەڵی دەرسێکی ئەخلاقیە، پیانەڵی ئەوە تا ئێمە هاتین شوێنی ئەو پاکەکەینەوە، کەواتە لە ڕاستیدا ئەو شوێنی کە تۆ تیا دانیشتویت
ئەگەر پیس و پۆخەڵ وایە بە دڵنیایەوە دانایەنیشتیت کە هەستای لەو شوێنەکەت پاکەرەوە بۆی هاوڵاتێکی تر سوود لەو شوێنە وەربگرێت و حەز بکات لەو شوێنە دانیشێت. کاک عومەر تا چەند کاریگەریتان هەبوو لەسەر پەروەردەی تاک هەستان بۆ کردو کە دەرەنجامێکی باشتان هەیە لە پەروەردەکردنی تاکە سەبارەت بە ژینگە؟ لە ڕاستیدا پەروەردەی تاک کاریگەریمان هەبووە ناڵی نەمان بۆ بەڵام لە ڕاستیدا قورسە دروستکردنی تاکێکی ئیکۆلۆژی تاکێکی ژینگە پارێز لە سەرەتاوە پەیوەندی بە سلکی پەروەردەوە هەیە کە حکوومەت لێرە زۆر بەرپرسێکی ڕاستەقینەیە لە ڕەوزەیە ئیشی لەسەر بکە کاری لەسەر بکە. ئێمە هەتا توانی بێتمان لە ناوەندەکانی خوێندنە پامەکانی ژینگە و دروستکردنی تاکێکی تەندروست بۆ وڵاتەکە بۆ ژینگەی نیشتیمانەکەی خۆی ئیشمان لەسەر کردووە بەڵام پێم وان نییە کە هیچ ڕێکخراوێکی تر بتوانێت هێندەی حکوومەت تاکێکی تەندروست لە بواری پاراستنی ژینگەیە دروست بکات چونکە وەکو وتم ئەوە پێویستی بە مەنهەجێکە پێویستی بە شێوەیەکی سیستماتیکی هەیە بە شێوەیەکی سیستماتیکی کە مناڵێک لەدایکە بێت چۆن مامەڵەیەکی لەوای لەگەڵاکەکە ژینگە بە ماڵی خۆی بزانێ و پارێزەری ڕاستەقینەی سروشت و نیشتیمانەکەی خۆی بێت. بەڵام ئێمە بەردەوام بە کار و تێکۆشان و چالاکیەکانمان لە ڕێگەی ڕێکخراوەکانی ترەوە لە ڕێگەی شوێنە لایەنە پەیوەندیدارەکانی کەیەوە خەریکین وێنەیەکی جوان پیشانی خەڵکی هەین ئەمانەوێ پێیان بڵین ئێوە شۆکو ئێمە مرۆڤن وەرن با بەیەکەوە داکۆکی لە مافی ئاژەڵەکان بکەین مافی ژینگەمان بپارێزین حەقی ئەو درەختانە بینەوە جارێکی کە بیریانە خێنەوە کە هەمومان بەیەکەوە بەرپرسین بەرامبەر بە سروشت نیشتیمانەکەمان. کاوەمەرەگەر بەشێکی تر لە پرسیارەکانمان ئەوە بێ سەبارەت بە پاراستنی ئەو ئاژەڵانی کە لە سروشتا هەیە ئاژەڵی کێویە ئاژەڵی ماڵیە سامانی ماسیە زۆر شتی ترمان هەیە کە ئاژەڵ و ئەمانش لە سروشتان کردە بۆ ئەمان تەبان ئاژەڵ گیاندارە وەکو مرۆڤ سروشتی و طبیعی نیە مرۆڤ چۆنە ئەویش هەر ئاوایە ینی لە هەر کوێ هەبێ ئاژەڵێکە بێ گیاندارێکە بێ ڕوحێک هەیە ئەمساڵ فۆکەسی ئێمە تەرکیزی ئێمە لەسەر بابەتی پاراستنی ئاژەڵەکان وەک سەرمایەکی گەورەی سروشتی زۆر بەجددی ئیشمان کردووە لەگەڵ لەسەری بە سوپاس بۆ بەڕێبەتی پەروەردە کە زۆر هاوکاری کردوین لە ناوەندەکانی خوێندنا ئەویستمانە ئەحساسێک بگوازینەوە بۆ خەڵک کە پێیان بڵین ئەو ئازارەی کە بە مرۆڤێکەگا بە ئاژەڵێکی شەکات جوان ناکرێت پەپولەیە بگریت باڵێکی لێ بکەیتەوە بزانی بە باڵێ توانێت بفڕێت لە کاتێکە ئەمە تۆ ڕۆحێکە ئێشی پێگە ئازاری پێگە تەنها زمانی گفتوگۆی نییە بڵێ ئاخوام لێمەکە ئەبێ ئەمە بگوازیتەوە بۆ ناو هەستی مرۆڤ کە پێی بڵێ ئەو جوچکە بچکۆلانی کە ئیبیتەوە بۆ ماڵەوە ئیکڕی بۆ یاریکردن نییە نەبێ یاری بە ڕۆحی هیچ گیاندارێ بکرێت بە هیچ ڕۆحێ بکرێت کە ئەی بەدەست مناڵەکەتەوە دەستی ناوە لە بینی جوشکەکە ئەڵی توخوا لە گوناحە بانەی کوژێ دایکەکەڵە دەتخوالێ گەڕە گوناحە بەیاری پێ بکە خۆ هیچ ئاژەڵێک هیچ بووی هیچ گیاندارێک ئەوە نیە کە یاری بە ڕۆحی بکرێت ینی گیانی لێ بسەندنەوە بۆ ئارزوی خۆمان بۆ خۆشی خۆمان لەبەرەوە ئیشمان زۆر زۆر لەسەر کردووەوە پێمان وایە مادام هەموو مرۆڤایەتی کۆ بێتەوە ناتوانێت مێرولەی دروستکە کاتە بۆمان نی مێرولەیەکیش بکوژین چونکە ئەوانیش حەقی ژیانیان هەیە حەقی ئەوان هەیە کە لەسەر ئەم زەویە وەکو من و تۆ چێژ لەو ژیانە وەربگرن بینینی دیمەنی چۆلەکەیەکی جوان یان کوکوختیەک یان تەیرێک یان کۆترێک مەسەلەن کە بینی ئەفرێ وەکو کە چێژی لێبەی وەکو بینینی دیمەنی سەوزایەک وایە کە چێژی لێبەی من کە هاتم داخڵی ناو مەسەلەن ئەم پارکە بووم مراویم بینی سۆنە مراوی یەکسەر سەرنجی ڕاکێشام جوانە لە چاوی پڕکردم لە جوانی کەواتە ئەوەیە ینی ئینسان ئەبێ ئیسفادەی لێ بکە بەڕاستی ئیسفادە لەو چێژ لەو دیمەنی ئاژەڵانە وەربگرێکە وەکو درەختێک سەیران بکە وەکو سەرمایەکی گەورەی سروشتی سەیران بکە کە بۆمان نەبێ هیچ ڕۆحێک لە سەر زەویە بسەنینەوە پاشان باوەڕ بکە ئەگەر مناڵەکانمان وا ڕابێنین کە مێرولەیەک کوشتنی مێرولەیەک پەپولەیەک پەڕەسێلکەیەک چۆلەکەیەک ئاسایی بێ ڕۆحێکی دڕەندە لەو ئینسانە دروستە بێ ینی ڕێبا ڕۆحێک لە
جانێک لەناو جەستەی گیاندارێک بسێنێتەوە وەردە و دەولانەی مرۆڤێکی دڕندە دەرچێت بەرامبەر بە ڕۆحی مرۆڤەکانیش دڕندە دەرچێت لەبەرەوە ئیشمان لەسەر کردووە زۆر بە تەرکیزەوە زۆر بەباشی پامەکانمانەگەێنین ئەمانەوەی لەم ڕێگەیەوە پامی ئەمە بگەێنین بە هاوڵاتیانی ئەم تەلەڤیزیۆنەیە کە ئەی بینەرێ بن لە هەر شوێنێکیکەوە بەڕاستی پاراستنی ئاژەڵەکان ئەشتێکی ئەخلاقی و نیشتیمانیە ئەوانیش گیانیان تایە ئەوانیش حەقی ژیانیان هەیە ئەوانیش خۆشەویستیان تایە ئەیبینی مەسەلەن کاتێک قەلێکی نێرە بینی خۆی کش کردوێتەوە و مووی بەرز کردوێتەوە هیچی ئەوەیە کە مینەیەکی خۆشەوێ ئەوێ سەرنجی مینەی ڕابکەش کەواتە هەستی خۆشەویستیان تایە شەوتراوە بەس زمانیان لێگینا ئەوانە عقل و هەموو شتێکیان تایە بەس تەنها هونەری دەربڕین و گفتوگویان ێگنا زۆر شت لەسەر ئاژەڵەکان باوەڕکە من ئینشاءڵڵا زۆر جار ئێمە وەنە دەڕندەی بەرامبەر سەگێک کە ئەو هەموو کە ئەو دیمەنانەیە بینی کە چاکن بەرامبەر مرۆڤەکان ئەو سەگانە ئێمەیان بینین بردێکیان لێین ئەترسن لێمان ئەگەر ئاژەڵەکان زمانی گفتوگۆکردنیان هەبوایە گوێی بە شریان نەگردیان و ئەو بۆ واکەن وەرم بزانین کەمان ئاژەڵ مەسەلەن پەڕەسلکەی کە بینی دانە بەدەن و قوڕێک هەڵەگرێ و ئەچێ ئەگەڕێ بەدوای ئاوێکە خۆیان لە ئاوێ بۆی تەڕێکاتەوە یەکسری بات هێلانێکی بە دروستکە تەسەور کرد دروستکردنی هێلانەیەک بەدەن کە دەنکە قوڕ چنێکی پێچێ ئێمە زۆر لەمان ئاساییە مناڵەکەمان خۆمان کەسێکمان یەک بەردی لێن بزانین چیتیایە بزانین هەر ئاسانی بە ئاسانی ماڵێک گوێرانەکەین ماڵی ڕەسەلکەی گوێرانەکەین لەبەرەوە ئەمە پامی ئێمەیە بەردەوام ئیشمان لەسەرەوە کردووە ڕۆحی ئاژەڵەکان پاراستنی ڕۆحی ئاژەڵەکان مامەڵەکردنێکی ئەخلاقیان لەگەڵ ئاژەڵەکانە ئەرکێکی ئەخلاقی و نیشتیمانی و ئاینیە ئیشمان لەسەری کردە بە بەردەوامی کامە ڕەنگە بینەر لە سەرەتای دەستپێکی گفتوگۆکەی من و بەڕێستەوە سەرنجی بەلای ئەمە ڕۆشت بێت ئەم تورە حەزەکەم قسێک لەسەر ئەم تورە پێشکە بزان ئەمە چیە و بە تەمای چین و بە نیازی چین لەسەر ئەمە طبعا ئەمە لە زۆر لە هەرێمی کوردستانە هەم ڕێکخراوە ناحکومیەکان و ڕێکخراوە ژینگەیەکانیشیان لەسەر دروستکردنی یان بەکارهێنانی بەهای بەکارهێنانی تورەکەی ژینگەی کردووە ئەمە طبعا ئەم تورەکەیە لە ئەڵمانیا لە ڕێگەی زانکۆی شتوتگارتی ئەڵمانیەوە چەند هاوڕێکمان هەیە لەوێ هەڵمەتێکیان دەست پێ کردووە تورەکەمان بۆ دێرن هاوڵاتیان وڵاتە نەوێت لە هەرێمی کوردستانە ئیشی لەسەر بکرێ چەند ڕێکخراوێکی کەش لێرە پێش ئێمە کاریان لەسەر کردووە بەڵام عادەتەن ئەم ئیشانە پێویستیان بە مادەیەک هەیە بۆی ئیشی لەسەر بکەیت بۆچی ئەمانەوێت تورەکەی پەڕۆبەکار بهێنرێت لە شوێنی زەرفی نایلۆنە چونکە زەرفی نایلۆن کارلێک ناکات لەگەڵ زەویە بەمانایە کە مادەیەکی ئەندامی نییە کە بێتەوە بە مادەیەکی ئەندامی و باش بێ بۆ زەوی جالەوە کە هەموو نایلۆنێک هەموو زەرفێکی نایلۆن بەرهەمێکی نەوتیە لە بەرهەمە نەوتیەکانە مادەی پولی ئەسیلینی تایە ئەشتوێسۆفۆڕیتە کە خراپترین مادەی ژەهرین هۆکاری سەرەکین بۆ دروستبوونی نەخۆشی شێرپەنجە ئەو نەخۆشینی کە داخلی جسمی مرۆڤ بووی تر ئەبێت تەسلیمی بێ بەداخەوە ئەمە لە شوێنی زەرفی نایلۆنا بەکارهێنرێ من لە باخەڵی خۆم لە گیرفانی خۆم داێنێم هەر کاتێک چوون بۆ لای دوکانێک ویستم شتێک بکڕم بڵێم زەرفەکەم ناوێ بۆ خۆت بیکەرە ناو ئەم تورەکەی ژینگەیەوە کە ئەمە وەکو کراسەکەی بەری خۆم وایە پیس بوو ئێستا ئەمە عیب نییە بۆ بەکارێنانی بۆ لە ئەوروپا بەکار بهێنرێ مەسەن بۆ لای ئەمە عیب بێ مەسەڵەن ئەمە تەبعاً مێژوویەکی لە هەرێمی کوردستانە من بەبیرمێ باپیری خۆمە هات بە ماڵمان هەمیشە دەسماڵێکی هەبوو لە ناو دەسماڵەکە شتێنە ئەو ئەیزانی زەرفی نایلۆن خراپە بەس نێزانی هۆکارەکەی چی دروستکۆ ئێمە هەموو ێزانین هێشتا هەر بەکاری هێنین ئەمە یەکێکە لە پرۆژێک گرنگ و گەورەکانمان لە ئاستی هەرێمی کوردستان ئیشی لەسەرەکەین بۆی بگەڕێینەوە بۆ سروشت بۆی بتوانین ئەمە لە 100 جار بەکارهێنانە هیچ زەرێکی ناکەین بەڵام لەوانەیە لە 100 جار بەکارهێنانی زەرفی نایلۆنە یەک جار کارلێکی خراپ لەگەڵ خواردنەکەمانە بکە تووشی نەخۆشی چونکە نایلۆن وایە پلاستیک و نایلۆنەوانە وایە کاریگەریان لەگەڵ گەرماش و سەرماشە هەیە ینی کارلێکەکەن هەردووکیان لە هەردوو بارەکە کارلێک لەگەڵ سەرماش و گەرماشەکەن زۆر سپاس بۆ ئێوە شتستان خۆش بێت کێتۆ سەر خێزانەکان بەڕاستی کە کاتێک ئێمە ئێستا کاتی وەرزی سەیران و ئەوە نەمان نەماوە بۆ بەهار
ئەبینین کە زۆرێک لە پاشماوەکان لە دوای خۆیانەوە بەجێ ئێڵم بەڕاستی ئەمە شتێکی جوان نییە هەم زەرری هەیە هەم بۆ خۆشمان و هەم بۆ ژینگەکەشمان کاتێکە بینین کە ئەم شتانە فڕێ ئەدرێ منزڵی ژینگەکەمان زۆر زۆر ناشرین ئەکات بۆیە من داوا لە هاوڵاتیانەکەم هەر کەسێک هەر کەسە و لە ئاستی خۆیەوە ئەگەر هەوڵ بین ژینگەکەمان باک و خاوێنی ڕابگرین ژینگەیەکی جوانتر و پاکترمانە بێت بەڕاستی زۆر زۆر بەداخەوە کامە زۆر زۆر بەربڵاو بۆ لە ئێستاە چەندێک کە زۆر شت هەیە پێشکەوتۆ بەڵام زیاتر هەنێکمانەیە کە بەرەو دواوە ئەگەڕێینەوە ئەگەر هەوە گوتم هەر کەسە و لە ئاستی خۆی ئەگەر بێت و کە زەرفێکی ڕەش ببات لەگەڵ خۆی پیسەکە لە دوای خۆی کۆ بکاتەوە زۆر باشترە بەڵام بەداخەوە ئەوە زۆر بینیومە کە پیسەکە لە لای خۆی و بەجێ هێشت و منزەری شوێنەکەی تێگاوە خێزانەکان دەورێکی زۆر زۆر سەرێکیان هەیە لەسەر ئەوەی کاتێ کە تۆ ئایا مناڵەکەت هەر لە بچووکیەوە ڕایبێنی لەسەر ئەوەی کە کاتێک شتێکی بەدەستەوە بوو لە جامی سیارەکە هەڵی نایەتە دەرەوە یاخود لە شوێنان فڕینە تۆ بۆ ماڵی خۆتی چۆنیت ئەبێ بۆ ژینگەکەشت بە هەمان شێوە بیت بەڕاستی بەڵامی تر هەر خێزانێک بۆ خێزانێکی تر ئەگۆڕێت هاوڵاتیان بە خۆتان ئەزان بێ ئەو ژینگەی کوردستان تایبەت لە جەوی بەهار وەرزی بەهاردا دەکرێت بڵێن هەموو شوێنێکی بەڕاستی بەخۆی سەرانگاکە ئێرەش کە هاتوونانی ئەم پارکە ئێمەش ئەمڕۆ هاتوون بۆ ئەوەی کە کاتێکی خۆش بەسەربەرین کە مقابلەی هاوڵاتی دەکەن وحی هاوڵاتی وشیاری هاوڵاتی پێویستە لە ئاسێکدا بێ لە ئاسی مەسئولیتدا بێ پێویستە ئەم شوێنە گشتیانە تەواوی شوێنەکان ئەو شوێنانێکەوە شوێنی گەشت و گوزارین پێویستە لەلایەن هاوڵاتیانەوە بەڕاستی بۆ پەڕی مەسئولیتەوە کە هاوڵاتیان ڕوودەکەن ئەو شوێنان ئاگان لەو شوێنە گەشتیاریانە بێ ئاگان لەو شوێنە بێت کە کاتێک دادەنیشن شتێک ئەخۆن خواردن گەخۆن پێویستە پاژماوەکانیان بکەنە حەلاگەی خۆڵەوە و لەو شوێنانش سەلەی خۆڵ دابین کراوە یاگە سەلەی خۆڵش دابین نەکرابێ پێویستە حەلاگەیەک زەرفێکیان لابێ بۆی 2000 پاژماوەکانی تێکەن بۆ ئەوەی ئێمەش وەکو ئەو وڵاتانە کە بەڕاستی کوردستان ژینگەیەکی جوان و لەباری هەیە یعنی هیچمان لە وڵاتانە کەمتر نییە لە ڕووی ژینگەوە بەڵکو لاوانێ زۆر گونجاوتر و شیاوتریش بێ پێویستە هاوڵاتیش وحی هەبێ وشاری بای ئەوە هەبێت کە ئەگەی لەربی ئەو ژینگەکەی بێت لە دوولاوە یەکەم ئەو ژینگەی کە ئێمە خۆمان ئیپارێزین پەیوەندی بە تەندروستی خۆمانەوە هەیە کاتێک ژینگەی خۆمان پیس دەکەین بەڕاستی ئەوە پەیوەندی بە تەندروستی خۆمان و تەندروستی خۆمان بەرەو وێرانبوونەچێ کە دەبین بە خۆتان نەخۆشیە ژینگەیەکان پیسبوونی ژینگە سەدان نەخۆشی زۆر مەترسیداری دروست کردووە لەسەر هاوڵاتیان لەسەر ئاستی تەواوی جیان بەڵام بەدەر لە بەشیان دەکرێت ئێمە هاوڵاتیان لە ڕێگەی بەرنامەوە بێ لە ڕێی ڕاگەاندنەوە بێ لە ڕێی چۆن دەڵی چاوپێکەوتنەکانەوە بێ و دەکرێت من ئاماژە بە شتێک بدەم کە ئێمە دەکرێت پێویستە لە ڕووی پەروەردەشەوە ئێمە ئیش لەسەر لە ڕووی پەروەردەشەوە وەزارەتی پەروەردە ئیش لەسەر ئەو بکە هەر لە سەرەتاوە منداڵەکانمان وا فێر بکرێن کە هەست بە مەسئولیت بکەن بەرامبەر بە خاک و بەرامبەر بە نیشتیمان بەرامبەر بەبی ئەو ژینگە بەرامبەر بەبی ئەو ژینگە کە چۆن ئاگامان لە ژینگەی خۆمان بێت چۆن ژینگەی خۆمان بپارێزین بۆ ئەوەی ئێمەش ئاگامان وەکو هاوڵاتی پێویستە ئاگامان لەوە بێت ژینگەی خۆمان خۆش بێت ژینگە پەیوەندی بە تەندروستی خۆمانەوەە پەیوەندی بە ژیانی خۆمانەوە هەیە وڵی هیوادارم ئەو کەسانی کەین بۆ سەریانیان ئەچن بۆ سەیرانگاکان ئەبێ ژینگەکە بپارێزن چونکە من خاستن خۆم ئەڕۆمە دەرەوە لە ماڵ مناڵەکانم وا ڕاهێناوە شتێک بەدەستیانەوە بێ هەتا تەنەکە خۆڵک نەبینن کاغزەکە فڕەنیان لە عەرز یان کە ئەچمە لە ناو سیارە ئەڕۆین زۆر کەسم بینیوە لەسەر جادەژ نەک هەر لە سەیرانگاکان لەسەر جادە کلێنسەکە بەدەستیانەوە یان قوتۆبی بسێکە یان شتەکە بەدەستیانەوەیە لە جامی سیارەکەەوە هەڵێنە دەرەوە ئەوە ئسلوبێکی زۆر ناشرینە بەڕاستی یعنی تۆ ئەگەر وڵاتەکەی خۆتی خۆش نەوێ ئێمە بە هەمومان لە تاکەکانەوە دەست پێ بکەین نابێت یعنی ئێمە ژینگەکەمان پیس بکەین و ئەگەر ئێسم وڵاتەکانی ئەوروپا وڵاتی ئەوروپا بۆ یعنی جادەوبانیان زۆر پاک و تەمیزە لەبەر ئەوەی کە خەڵکەکان وڵاتەکەی خۆیان خۆش ئەوێ قەت پیسی ناکەن بەڕاستی هیوادارم هەموو دایک و باوکێک ڕێنمایی مناڵەکانیان بکەن کە ژینگە پیس نەکەن لە سەیرانگاکانە زەرف لەگەڵ خۆیان نابەرن کە سەیرانەکانیان تەواو بوو هەموو شتەکان کۆکەن و بیکەنە ناو سەتڵی تایبەتیەوە بەڕاستی لە هەموو شوێنێک سەتڵی تایبەتیدانراوە بۆ یعنی خۆڵ خەڵک یعنی بەڕاستی کە یەتە دەرەوە ئەڵێ حکوومەتەکە هیچی بۆ نەکردوین بەڕاستی حکوومەت بەعزێکی شتی زۆر باشیان کردووە بەڵام خەڵک هەمووی تێگیا و پیسی کردووە نەگەر شوێنە گشتیەکان بڵێن ئەم شوێنە تەوالێتەکانیش یەکەم جار ئەڕۆی سەیرانگایە دەکرێتەوە تەوالێتەکانیان چەند جوان و پاکن بەڵام کە
دوای پاش ماوەیەک زۆر ناخۆشە بێ ئەگیرێ ئاوی نامێنێ شتی نامێنێ هەمووی بە بۆنەی خەڵکەوەیە بەڕاستی ئەمە ئیشی حکومت نییە حکومت ئەوەی لەسەر شتەکەی بۆ کردووی بەڵام ئەبێت تۆ بە جوانی پارێزگاری لێ بکەی بیپارێزیت یعنی ئینسان ئێستا ببینە هەموو نەخۆشخانەکان ببینە چەند کەسان نەخۆشن بەڕاستی هەمووی چییە پاژماوەی ئەوەیە ئەچێت یعنی ئەو خەڵکە ئەیخوا بەڕاستی کە شتەکان ئەخۆن ئەو ئاوە ئەیکەن بە چا ئەیکەن بە خواردن کە تۆ خواردت تەبعاً نەخۆشەکەویت دیاردەیەکی زۆر ناشرینە یعنی تۆ غەسل هەیە لە ماڵەوە لە حەوی گەراجەکەی خۆتا بیشۆ پێویست ناکات بچێت لە ناو ئاوی سێرانگاکانە ئەو سیاران بشۆن وڵی ئەرکی هەموو هاوڵاتیەکەوەیە سەرەتا چۆن دەچێت ماڵەکەی خۆ لە ماڵەکە خۆتا پاک و خاوێنی ڕدەگری ئەرکی هەموو هاوڵاتیەکەوەیە کاتێکەوە تۆ دەچی ئەو شوێنە هەیە پاک و خاوێنی ئەو شوێنی لە ماڵەکەی خۆت باشتر ڕابگری چکاتی تۆ دەڕۆی یەکێشکە دێتە جێگە و هەروەها طبعاً ئینسان یەکێک لە هەر ئەرکە دینیەکانیش پاک و خاوێنیە ئینسانەگە پاک و خاوێنی ژینگەکەی خۆی پێ نەکرێت پاک و خاوێنی خۆشت پێ ناکرێت هەموو کاتێک دڵخۆشی کاتێکە تۆ چێ شوێنێک پاک و خاوێنە ڕەنگە دووبارە بۆ بچیەوە ڕەنگە خزمێکی خۆت لەگەڵ خۆت بەری یان برادەرێکت بەڵام کاتێککە تۆ بچێ شوێنێکی پیس بێ هەر ڕەنگە بێژدا نەڕۆیەوە جارێکتر من وەکو هاوڵاتێکی دەڤەری ڕاپەڕین خەزای ڕانیە قساکەم لێوەرە هاتوین بۆ ئێرە یعنی خۆم و ماڵ و منداڵم ئەدی ئەلێرە هاتوین جێوێکی خۆش بەسەربەرین شوێنێکی خۆشە دووبارەشی زیاتر دەکەینەوە ئینشاءڵڵا دێشمەوە جاری کەش ڕەنگە خەڵکی کەش لێوە خۆم بێم چکاتین بە تایبەتی بە بڵم شوێنێکە دڵگیرە زۆر زۆر بە مانای کەلیمە زۆر خۆشە ئەدی تەسویری جوان و ڕسمی جوان وەکو یادگاریەک دەتوانین لێرە تۆمارکەی لە ژیانی خۆتدا بەهام باشە بەڵام ئیدی وەکو شتێک هەتاوکەس ئەو ڕۆشنبیریە نەکەوتە ناو تاچی کوردەوە ئینسان کاتێکەوە دەستە شوێنەکەی ئەو بەرپرسیارەتەی لەسەر لە مێشکی خۆیدا نییە بڵێ وەڵام من بە هەستم لە شوێنەکەی خۆم ئەدی بە جوانی ینی بەجێ بێڵم هەیە یعنی کەسی زۆر زۆر باش هەیە و پاکوخانی زۆرە هەتاوەکو بڵین ئێستا شتەکە زۆر زۆر بەرەو پێش ڕۆیوە ئێستا کابرا بە حیبەی دەزانێت شوێنەکە خۆی بە پیسی بەجێ بێڵە باشە زۆر زۆرش لێوێ بەڕاستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان ئەبێ زۆر پارێزگاری لە ژینگەی هەرێمی کوردستان بکەن بەرەوەی ئێمە بێ بە ماڵی خۆمانی سیرکەین و پاکردنەوەی دەوروبەری چواردەورەکەمان بۆ خۆمانە خودی خۆمانە هەم لە ئایندەی مناڵەکانمانە بمانەوێت فێریان بکەین بەڕاستی ئەوە شتێکە ئیتر ئەقلانی ئینسانە بێ بیری لێ بکاتەوانە لە چۆن ڕوویەکەوەیکە بەڵام شکاندنەوەی دار و درەختی چواردەور هیچ هۆکارێکی باشە نییە ئەبێ ڕعەکە لەلایەن ئینسان خودی خۆیەتی ئەبێ چواردەورەکەی بپارێزێت ئەوە ڕێزێکە بۆ سروشت بتوانێت پارێزگاری لێ بکات پەروەردەکردنی قوتابخانە یەکەم جار منەڵم سەرەتا دایک و باوک مناڵێک چۆن بتەوێت فێری بکەیت هەویرێکە چۆن بتەوێت دروستی بکەیت ئەبێت سەرەتا دایک و باوکەکان هەلومەرجی ئەو بۆ مناڵەکانیان بڕەخسێنن ئەم مناڵە چۆن بێت پارێزگاری لە ژینگە بکات اینجا جواترەکەوێتە سەر مامۆستاکان لەم کاتەیە ئۆتڵی ئامە 25 شەوێک تقریبی قوتابیەکان ناچنەوە بۆ خوێندنگە ئەترەکەوێتە سەر خودی دایک و باوکەکە بۆ خۆی خۆشەویستان سەبارەت بە ئامادەکاری هەندێک لە ڕێکخراوە ژینگەیەکان ئێستا بەڕێز مارکۆ نۆزادمان لەگەڵا بەڕێزیان وتەبێژی ڕێکخراوی سروشتی کوردستان کاک مارکۆ سپاس بۆ ئەگەر سەرەتا پرسیار بکەین پوختەیەک سەبارەت بە کارەکانی ڕێکخراوی سروشتی کوردستان شەکانتان خۆی لە چیا بینێتەوە ڕاستی ئێمە زیاتر لە 7 ساڵە لە ڕێکخراوی سروشتی کوردستان کار بۆ پاراستنی ژینگە و پاراستنی ئەو زیندەوەرانی لە ژینگیان کارەکەین ئێمە وەکو چالاکیەکانمان زیاتر خۆی لە 7 ساڵ ڕابردوو یاخود زیاتر لە 7 ساڵە لە ڕابردووە ئێمە کارمان لەسەرەوە کردووە داکۆکی بکەین یاخود بتوانین ژینگە بپارێزین داکۆکی بکەین لەو ئاژەڵانە لەو زیندەوەرانە یاخود لەو پەلەوەرانە و ئاژەڵانی کە هەن لە ژینگە کارکرد بۆ پاراستنیان یاخود بۆی کە بپارێزرێن دەستێژی نەکرێت دەسەریان جا لەمە ئێمە لە ماوەی 7 ساڵی ڕابردووە لە وەرزی بەهارە کارمان کردووە لە سەرجەم بازگەکانی ئاسایش لە هەموو نوێنەرایەتەکانمان لە دەربەنیخان و گەرمیان و ڕاپەڕین و هەڵەبجە و سەرجەم نوێنەرایەتەکانی تر کارمان کردو بۆی کە ڕێنمایی ژینگەی یاخود بتوانین ڕێنمایی ژینگەی بڵاو بکەینەوە کە ئەو کەسانە ئەو گەشتیارانی کە یان بۆ سەفرە یاخود یان بۆ گەشت و گوزار بۆ گەشتکردن بۆ ئەو ناوچانە ناوچە سەوزەکانمان
ئێمە بتوانین ڕێنمایان پێبەخشین کە بۆی بتوانن کە ئەو ژینگە و ناوچەی پیس نەکەن یاخود کە وەکو خۆی لێ بکەن وەکو کە ئەسن ئەوێ بۆ نمونە کاتێک بەسەرە بن لەو شوێنەیە وەکو دواتر وەکو خۆی بەجێ بێڵنەوە و دەستکاری نەکەن شتێکە ئێمە لە پێشتر لە حەوت ساڵی ڕابردووە کارمان لەسەر کردووەیە دابەشکردنی کیسی عەلاگە بووە کە لە وێستگەکانە ئەندامەکانمان هەستاون بە دابشکردنی ئەم عەلاگانە یاخود ئەم نایلۆنانە ئەم عەلاگانە بۆ پاراستنی ژینگە و کۆکردنەوەی پاشماوانی کە گەشتیاران خود سەیرانکەران ئەچن بۆ ئەوێ و کە لەوێ کاتێک بەسەرە بن ئێمە لە حەوت ساڵی ڕابردووە ئەم کارانەمان کردو و هۆشیاریمان بڵاو کردوێتەوە لەسەر ئەوەی کە خەڵک بەگشتی و سەیرانکە بە تایبەتی ئەو ناوچانە پیس نەکەن ئەمیش لەسەر ڕێگاکەوە لە ڕێگەی میداکانەوە یاخود لە ڕێگەی کە مەیدانی خەڵکمان ئاگادار کردووە بە چالاکی جیاوازەکان یاخود ئەوەی کە چوێتە ناوەندەکانی فێرگەکان و فێرخوازەکان چین بۆ لای سەردانی ئەو کەسانەمان کردووە کە لە باخچی ساوانەکان یاخود دانگەکانیان خوێندکارانی کۆناکانی سەرەتایی کە باسمان لەوە کردووە کە پاراستنی ژینگە ئەرکی هەمومانە و بتوانین پەروەردەیەکی باش بۆ مناڵانە یاخود بۆ کەسانە بەخشین. باش کاک مارکۆ چەند ڕۆژێک کەمان ماوە بۆ دەستپێکردنی یەکەم ڕۆژی بەهار یەکەم ڕۆژی نەورۆز دیارە لە یەکەم ڕۆژی نەورۆز ئایتر خەڵک ڕۆکاتە سەیرانگاکان و بۆ گەشت و گوزار ئێمە چەند ڕۆژە لەمەوە بەرسەردانی هەندێک شوێنمان کرد لە ناوچەکانی دەرەوەی شار دوای بارانێکی زۆر ئاوەکان بژاونەتەوە سروشتێکی زۆر جوانە هەمیشە وتومانە سەری شاخ و دەشتەکانەکەی چۆن فەرشێک ڕاخراوە بە ڕاخراوی دانراوە بەبێ ئەوەی لەکەیەکی پێوە بێ کەواتە پلانی ڕێکخراوەکانە بێت چی بێ بۆ ئەوەی کە ئەم سروشتە بە جوانی بێڵینەوە لە 22-23 مانگە لێمان زویر نەبێت. ڕاستی ئێمە لە حەوت ساڵی ڕابردووە کارمان لەسەرەوە کردووە لە وێستگەکانە کیس و نایلۆن عەلاگە دابەشکردن بۆی کە سەیرانکەران ئەم پاشماوەی کە بەجیان نەمێنێ کۆی بکەن و لەگە خۆیانە بیبەنەوە نەک لێ بەجێ بێڵن چاوەڕێی تیمەکانی گەشت و گوزار بکەن یاخود شارەوانی کەم بۆ پاکردنەوەی لەگە خۆیانە بیبەنەوە چونکە ئەو عەلاگەی لە دوجارە یان پیسە بێت دیمەنێکی ناشرین پیشانەیان تا ناشرین نەبێت ئەم پاشماوانەی خۆیان کە لێ بەجێ ئێڵدرێ ببرێتەوە بۆ ماڵەوە یاخود لە شوێنێک لە شوێنی تایبەت بەوە فڕە بدرێت. ئێمە وەکو ڕێکخراوی سروشتی کوردستان لە دوای ئەوەی کە کۆنگرەی ڕێکخراومان کرد شێوازی کارکردنی ڕێکخراوەکەمان خۆی لەوا بینێتەوە کار لەسەر دووشتی سەرەکیەکەن یەکەمیان ئەوەی کە یاسا دەرکەین بۆ کەسانی کە ژینگەی پیسەکەن یاخود کە ناوچەکان پیسەکەن و دوای خۆیان بەجێمێنن کار بکەین بۆی کە غرامە بکرێن یاخود لە ڕووی یاساییەوە سزای یاسایی بۆم کەسانە دابین بکرێن. کاری دووەمی ڕێکخراوەکەی ئێمە ئەوەیە کە پەروەردەی ژینگەیە بتوانین پەروەردەیەکی باش بۆ پەروەردەیەکی باشی ژینگەیی بکەین و یعنی واتە لەسەر ئەم دوو سێکتەر یاخود لەسەر ئەم دوو سی سێکتەرە ئێمە زیاتر کارەکەین و ئەمە وەکو ئامادەکاری ڕێکخراوەکەی خۆمان ئێمە چونێتە ئەو ناوەندانی کە مناڵان یاخود خوێندکارانی سەرەتایی تایە ئەمە پەروەردەی ژینگەی سیمینارمان کردووە کۆرسمان کردووە بۆ خوێندکارانە کە بتوانن کە ژینگە پیس نەکەن زیانەکانی پیسکردنی ژینگە چییە ئێمە وەکو ئەو مناڵانە کە هەن چۆن ئەتوانن ژینگە بپارێزن. خاڵی دووەمی ئەوەی کە کارمان لەسەر کردو ئەوەیە کە هەر مناڵێک عەلاگەیەکمان نامنێتێ کە ئەم مناڵانە سۆنا خێزانەکانیان بتوانن کە ئاچن بۆ سەیرانگاکان ئەو پاشماوانە بێنەوە بەڵام ئێمە وەکو ڕێکخراوی خۆمان پێشنیار دەکەین بۆ حکوومەت یاخود بۆ لایەنی پەیوەندیدار کە حکوومەتیش جیالەوەی کە کارەکە وەکو ڕێکخراوە ناحکومیەکان ڕێکخراوە ناحکومیەکان کار نەکا کە ویش دابەشکردنی عەلاگە ئێمە نزیکەی 7 ساڵە ئێمە کاری ئێمە ئەوەیە کە عەلاگەمان دابەشکردووە ئەوانی وەکو ڕێکخراوەکان بێن عەلاگە دابەشکردن ئەمە نەکەن بێن ئەو کەسانەی کە سەیرانکەرن یان ژینگە تێکەن ژینگە پیسەکەن لەوێ بتوانن تیمەکانیان غرامەی ئەم کەسانە بکەن یاخود بتوانن ئەم کەسانە سزا بدرێن ڕاستەوخۆ بچن ناو تیمەکانیان بچێتە ناو سەیرانکەرەکانەوە نەک بچن عەلاگە دابەشکەن و پەیامێکی تر ئێمەش بۆ ئەو کەسانی کە گەشتیاران یاخود ئەو کەسانی کە ئەچنە ناوچە گەشتیارەکانەوە ئەوەیە کە ژینگە وەکو خۆی لێ بکەنەوە کە وەکو کە ئەچنە ئەوێ نەک لێ عەلاگە بەرن و پاشماوەکە لێ بەجێ بێڵن بیبەنەوە بۆ شوێنەکانی خۆیان بێنەوە ماڵەکانی خۆیان چونکە ژینگەی کوردستان تێکەڵ خوێنی شەیدان تێکەڵ بووە بە ژینگەی کوردستان و لەگەڵ خوێنی شەیدانە خاکەمان تێکەڵ بووە ئێمە ناکرێت ژینگە پیسکەین کە هاوکات لەگەڵ خوێنی شەیدانە تێکەڵ بوو کە باسی مەسەلەی ئەو کرد لە کۆنگریا باسی سزادانتان کرد کەواتە ئێوە چه هەماهەنگیەکتان هەیە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لە گەشت و گوزار لە شارەوانی لە هێزە ئەمنیەکان لە پۆلیسی هاتوچۆ هەماهەنگیتان هەیە بتوان لە هەر جێگەیەکی بە سزای ئەو کەسانە بن کەم کارانە بەڵێ ئێمە لە کۆنگرەی ڕێکخراوی خۆمانە کار لەسەر واگەین پرۆژە یاسا بین بە پەرلەمان ئێمە لە دامەزراوە حکوومیەکان دەستەیەکمانەیە کە دەسەڵاتی تەشریعی یاسادانانە کە یاسا ئەرکی پەرلەمانە یاسا دانێت ئەمە بە هەماهەنگی لەگەڵ پەرلەمان و سەرجەم فراکسیۆنە جیاوازەکان کوردستان لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکان بە یاخود
سەرجەم فراکسیۆنەکانە کاری ئێمە ئەوەیە کە پرۆژه یاسا وەکو ڕێکخراوێکی ناحکومی تەقدیمەکەین بۆ پەرلەمان کە خوێندنەوەی لەسەر بکرێت و بتوانرێت بکرێت بە یاسا و سزای ئەو کەسانە بدرێت کە سەرپێچی ژینگەییەکەن و لە هەمان کاتا ئێمە پەیوەندی و هەماهەنگیمانەیە لەگەڵ سەرجەم ڕێکخراوەکانی تر بێ یاخود سەرجەم لایەنە پەیوەندیدارەکانی تر کە بتوانین هەماهەنگی بکەین بۆی کە بتوانین ژینگە باشی بپارێزین بەڵام لەگەڵ پەرلەمانە ئەمە ئەرکی ئەمە ئەوەیە کە لە پەرلەمان پرۆژه یاسایان بینی ئەوان بکەن بە یاسا و هەیئەکانی تر یاخود دەسەڵاتی تەنفیزی دەسەڵاتی جێبەجێکردن کە خۆی لە دامەزراوەکان هەموو سەرجەم دامەزراوە حکوومیەکانە بینێتەوە کار لەسەر کە سزای ئەو کەسانە بات کە یاخود ڕێگری بکەن لەو کەسانی کە کاک مارکۆ من وەکو ڕۆژنامەنووسێک ڕەنگە نەتوانم ڕام هەیە بەڵام لە مەسەلەی ژینگەیە هەمومان دۆستینە بێ ڕامان هەبێ هەمومان هەموو یەکێک لە ئێمە ژینگەی خۆش بێ ئەرکێتی کە ژینگە پارێزێت من پێشنیارێکم کرده بوو پێشتر لەگەڵ کۆمەڵی ڕێکخراوی ژینگەیە باسی دووکینم کرد یەکەمیان لە ڕێگەی بەڕێبەراتیا تووشی سلێمانیەوە دووەمیشان لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە ئەگەر هەر کەسێک لەوانەیە کەسە گەشت و گوزارەکە ئەگەر بەڕێبەراتیا تووشی سلێمانی علاقێکی گەورەی باتێ بۆ خۆڵەکەی وە سەنوێکەی لێوەرگرێت لە بەرامبەرە دوای کە گەڕایەوە تا علاقەکە دانێنێ لە شوێنی خۆڵەکە سەنوێکەی نەیاتەوە یاخود بە غرامەکردنی بە نەک غرامە بڕێک پارێکی 25,000 لێوەرگرێ بڵێ لە کاتی گەڕانەوەی ئەو پارەیە ئەنجا توانین بارەکە بۆ بگەڕێنەوە بەڵام ئەمە ڕەنگە ئەستەم بێ ئەگەر هاوکاری نەکرێت پێ وایە ئەم ڕێشتێکی باش ڕاست پێشنیارێکی زۆر باشە و ئەکرێ کاریشی لەسەر بکرێت ئەمە وەکو ڕێکخراوەکان وەکو ڕێکخراوە ناحکومیەکان ماتوانین پاڵپشت بین یاخود سەپۆرتی هەر کارێک بکەین کە خزمەت بە ژینگە بکات خزمەت بە کوردستان بکات خزمەت بە ژینگەی کوردستان بکات لە هەموو بارەکانە پێشنیارەکەی بەڕێزیشتان ئەکرێ کاری لەسەر بکرێ و پێشنیارێکی جوانە بەڵام ئەوەی کە ئەمێنێتەوە ئەو لە زیاتر لایەنی پەیوەندیداری وەکو حکوومەت یاخود وەزارەتی ناوخۆ یاخود وەزارەتی گەشت و گوزار وەزارەتی یاخود شارەوانیەکان ئەتوانن زیاتر بەدەم ئەم داواکاری بەڕێستانەوە بێن بەشکو ڕێکخراوە ناحکومیەکان ئەتوانین هەماهەنگ بین یاخود پاڵپشتی هەموو بیرۆکەیەک بین کە پێشکەشکرێت بۆ پاراستنی ژینگەی کوردستان بە خۆشحاڵیەوە وەرێگرین و پاڵپشتیەکەین کاک مارکۆیەکی تر لەو دیاردانەی کە بینین شۆردنی سیارە لە ناو چەم ڕووبارەکانە ئەمە لە ڕژینگەیەوە تا چ ڕادەیەک زەرمەندە ڕاستی هەر جالەوە کە ئەمە شۆردنی سیارە هۆکارێکی ناشرین و دیارەی خێزەونە هەم ژینگەی وێنە ینی بینین تێگەیە کە ئەو کەسانی کە لەوێن هەم ژینگەش بە گشتیەکەی ئەو مادەکیمیانە خۆ ئەو پیس کۆکڵانە چتنە ئاوە ژینگە پیسەکە بەڵام جالەوە کە خاڵێکی ترمان هەیە کە لە تانجەرۆ یاخود کە پاشماوەی ئەو کۆمپانیانەی کە کاری پیشسازیەکە یاخود چەند کارگەیەکی لێ پاشماوەی ئەو کارگانەکە یاخود نەوت پاشماوەی ئەو نەوت و مادە کیمیانەکەێتن ئایتانجەرەوە ئایتانجەرۆکێتت ئای دەربەنیخانەوە ئای دەربەنیخان پیس بووە بەتاوەتی کە ئەو ئاوە ئێستا شیایی خواردنەوە نییە و سەرجەم ئەو ئاژەڵانی تیان یان خود هەموو ئەو ئاژەڵانی کە لە ناو ئاوەکەیان ئەبنەوەی مردنیان ئەبنەوەی لە ناوچوونیان و هەم بۆ گۆشتەکەی ناکرێت بەکاربێنێت و بخورێتەوە هەم ئاوەکەشی خەڵکی دەربەنیخان ناتوانن سوودی لێ ببینن بۆیە ئێمە داوامان لە حکومەت کردەوە چ چالاکیشمان کردووە بۆی کە ئەو پاشمانە ڕابگرن یاخود ئەو بۆریە نەوتانە یاخود ئەو سارە نەوتانەی کە ئەڕۆن لە کاتی تووشی وەرگەڕانە بن کە پاشماوە پیسەکەی ئەکرێتە ناو خاکەوە ئێمە لە ڕێی خاکەوە ژینگە پیسەکاتەوە یاخود ئەکرێتە ناو ئای دەربەنیخان و یان ئای دوکانەوە کە پیسێکاتەوە ئەما بێتەوەی کەوەی زیان بە ژینگە بگەن یاخود پێشنیارێکی ترمەوەی بۆ گەشتیاران کە ئەچنە ئەو شوێنانەی کە زیاتر ئاوی لێ وەکو دەربەنیخان یاخود دوکان ئەو مادە پلاستیکانی کە فڕا ئەدرێتە ئاوەکەوە کە فرادێتە ئاوەکە زیانێکی زۆر بە ژینگە ئەگەیێنێ و بە ئاوەکەش ئەگەیێنی وەکو دیاردە وەکو وێنەیەکی ناشرین پیشانەیە ژینگە و ناوچەیە تێکەیە کە ئێمە پێشنیارەکە ئەو مادە پلاستیکانە کۆ بکرێتەوە یاخود بۆ حکومەت کە بتوانێت چەند کارگەیەکی ریسایکلینگ بکاتەوە چونکە بەڕاستی زیانێکی زۆر گەوری هەیە و لە ناویش ناچێ بەڵام ئەکرێت ئەو مادە پلاستیکانە کە سێرانکەران ئەچن بۆ سێرانگاکان بیهێنەوە کۆی بکەن و بیان لە شوێنی تایبەتە فڕێبن نەک لە سێرانگەکان فڕێبن چونکە ئەمێنێتەوە لە خاک بیسەکە بەڵام کۆمەڵە ئەندامی کۆمەڵێک مادی ترێ ئەکرێ نەهێنرێتەوە یاخود لەوێ بەجێ بهێڵدرێ بە مەرجێکە شوێنێکی ناشرین نەکە ئەو ناوە ناشرین نەکە ئەوش ئەو مادانە کە خۆراکی ئەندامیتیایە کە لەگەڵ ژینگە شی ئەبێتەوە و ئەوا بێت شی بێتەوە و لەگەڵ وەسوودیە بۆ ژینگە ئەوانە ئەو تۆکڵانی تۆکن خواردەمەنیەکان ئەگەر ژینگەکە پیس نەکات و ناشرین نەبێت ئەکرێ ئەوانە لێ بەجێ بهێڵدرێ خۆت ئاژەڵانی کاک مارکۆ هەر خێزانێکە سەردانی شوێنێکی گەشت و گوزارەکە ئەگەر بکرێ و کەسا شوێنش پیس بێت هەر خێزانێگەر حملێکی بۆ بکات جێگەکەی خۆی پاکاتەوە پێوان نییە سروشتی کوردستان بە تەواوەتی ڕەنگە بەشێکی زۆری پاک بێتەوە بەتەواوی لە کۆتاییە چ پەیامێکت هەیە بۆ هاوڵاتیان و ئەدەوێت لە ڕێگەی ڕێکخراوەکەتون چی بڵێ لەم بەرنامە؟
ئێمە دەژنارێکی زۆر جوانە ئەڵێن ژمارەکان لێکەوە دەست پێکات ئەگەر ئێمە یەکەم هەنگاو بنێن هەنگاوێک بنین یاخود بتوانین هۆشیاری ژینگەی بڵاوکەینەوە ئەماکرێ بە کارێکی زۆر باشە وەکو ڕێکخراوەکەی خۆمان ئێمە لە دوای کۆنگرەوە ئێمە لەسەر دوو تەبەر کارەکەین یەکەم مناڵ پەروەردەیەکی دروست بۆ مناڵان دروستکەین مناڵانی داهاتوو کە ئەبنە خاوەندە سەڵات یاخود چینی داهاتووی ئەم وڵاتە مناڵانی داهاتوو مناڵانی ئێستان ئێمە کار لەسەر مناڵانی کە پەروەردەیەکی ژینگەی زۆر باشیان بۆ پێ بڵێنەوە کە بتوانن ژینگە بپارێزن وە کەسانی کە گەورەن ناتوانرێت تازە بۆ لە ڕێی پەروەردە ئەم کارانە بکەین ئەمە یاسامان نێت توانین بە یاسا ڕێگری بکەین لەو کەسانی کە ژینگە پیسەکەن وەکو ئەوەی کە ئێمە دواپیان ئێمە ئەوەیە کە ئەو کەسانی کە یەکەم حکوومەت بتوانێت جیالەوەی کە وەکو ڕێکخراوە حکوومەکان کار نەکات بتوانێت زیاتر بچێت مەیدانیان تیمەکانی وەکو غرامە بێ یاخود وەکو بەلایحا کە لە قانونا هەیە وەکو دەساڵی تەنفیزی کە مافیانەوەیە کە لایحە بکەن یاخود غرامە و کەسانە بکەن کە ژینگە پیسەکەن جیالەوە حکوومەت بتوانێت کارەکانی خۆی لە بواری ژینگە پارێزیە زیاتر بکە و کەسانی کە دەستێژەکەن لەسەر ژینگە سزا بدرێن و پامی گوێمان بۆ گەشتیاران و سەرجەم هاوڵەتیان ئەوەیە کە لەم کاتەیە کە ژینگە ئەچون بۆ سەیران کە گەشت و گوزاری کوردستان یاخود ژینگەی کوردستان ژینگەیەکی جوانە ئەم ژینگەی تێک نیە وەکو خۆی لێ بکرێتەوە وەکو ئەو پاشماوانی کە بەجێمێنێ وەکو پلاستیک ئەمادانی کە زیانێ بە ژینگە سەرجەم پاشماوەکان بێنرێتەوە لەگەڵ خۆیانە پامی ئەمە ئەوەیە جیالەوە کە بتوانرێت بۆ نمونە هەمومان پێکەوە دەستە جەمعی یاخود هەنگاو بنێن بۆی کە ژینگەی کوردستان پاک بکەینەوە یاخود ڕێگەیەکی لە پیسبوونی ژینگە بەگشتی ماکۆنۆزاد وتە پێشی ڕێکخراوی سروشتی کوردستان زۆر سپاس زۆر خۆشحاڵ بووم زۆر سپاس بەڕێستا بەڕێزان لە بەشێکی تری بەرنامەی ڕاوێژدا لە سەبارەت بە ڕۆڵی ڕێکخراوە ژینگەیەکان لە پاراستنی ژینگەی کوردستان و ئامادەکاریەکانیان بۆ وەرزی نەورۆز و بەهاری ئەم ساڵ و دیارە ڕێکخراوە ژینگەیەکان لە کوردستانە زۆرن دەستخۆشی لە هەمویانەکەین دیارە ئەم چەند ڕێکخراوە چەند ڕێکخراوێکی دیاریکراون ئێمە بە سامپڵێک وەرمانگرتون کە چ ئامادەکاری و چ پلانێکیان هەیە بۆ وەرزی گەشت و گوزار ئێستا بە سپاسەوە کاک ڕێبوار کەمالمان لەگەڵە بەڕێزیان سەرۆکی ڕێکخراوی ملەکەون بە پاراستنی ژینگە لە پێنجوێنی سەڵداوە کاک ڕێبوار بەخێران زۆر سپاس بۆ کەناڵە بەڕێزەکەشتان و سپاس بۆ ستافەکە و ئێوەی بەڕێز دەستخۆشی بۆ ئەم دەرفەتە ئێمە ڕێکخراوی ملەکەوە بۆ پاراستنی ژینگە ڕێکخراوێکین لە 2023ەوە دامەزراوین و بە شێوەی گروپ و دواتر بە شێوەی ڕێکخراو کارمان کردووە سنووری کار و چالاکیەکانمان بەشێکی زۆری لە سنووری قەزای پێنجوێن و دەوروبەریایەتی و کەم تا زۆرێکیش چالاکی و کاریگەریمان هەبووە لەسەر سەرجەم سێکتەرەکانی ژینگە لە شار و شارشەکانی دیکەش ئێمە ڕێکخراوێکی خۆبەخشین و هەموو کارەکانمان بە شێوەی خۆبەخشیە و ڕێکخراوێکی بێلایانین و ڕێکخراوێکیشین کار و چالاکیەکانمان تەنها لە بواری پاراستنی ژینگە و کارکردن بۆ پاراستنی ژینگە کار و چالاکیەکانمان ئەنجامەدەین باشە وەک هەر ڕێکخراوەکانی تر ئێوە پێش هاتنی وەرزی نەورۆز و گەشت و گوزار چ ئامادەکاریەکتان کردو بۆ ئەوەی کە ڕوبەڕووی هەر سەرپێچیەک بەرامبەر کە ژینگاکرێ هەر سیستەمێک کە بەرامبەر ژینگاکرێ هەر تێکدانێک و ناشتینکردنێکی ژینگاکرێ ئێمە سەبارەت بە وەرزی هاتنی وەرزی بوژانەوە و هاتنی وەرزی بەهار و جوانی و ڕازانەوەی سروشت ساڵانە پلانمان هەیە و پلانەکانی ڕێکخراوەکەی ئێمەش زیاتر خۆی لە وشیاری و چاودێری ژینگە ئابینێتەوانێت ساڵانە سەردانی سەیرانگاکان ئەکەین بە مەبەستی گەیاندنی وشیاری و گەیاندنی کیسی خۆڵ بۆ هاوڵاتیان تا سەیرانگاکان و ناوچە سروشتیەکانمان لەو پاژماوانە بپارێزین کە گەشتیاران بەداخەوە بەجێ هێڵن و ئێمە ساڵانە بۆ هەمان مەبەست سەردانی قوتابخانەکان و ناوەندەکانی خوێندن و حتا سەردانی بەخچەکانی ساوایان و بەو جۆرە هەڵمەتمان هەیە و ساڵانەیش نووسراوی تایبەتی ڕێکخراوەکەمان هەیە بۆ لایەنی پەیوەندیدارەکان و بۆ زانایانی ئاینی و بۆ ناوەندەکانی خوێندن تا لەو ڕێگانەی شەوانەی ئێمە هاوڵاتیان وشار بکەینەوانێ لە پێشوازیکردن لە وەرزی بەهار لە پاراستنی سروشت و جوانی وڵاتەکەمان لە پاراستنی سەرچاوە ئاویەکان لە پاراستنی زیندەوەر و پەلەوەر و گیاندار و ئاژەڵە کێویەکان و بێچوو هێلانەکانیان کە وەرزی بەهار ئەوانیش وەرزی زاوزێ و زیادکردنیانە بەگشتی ڕێکخراوەکەی ئێمە زیاتر کار لە بواری وشیاری دەکەین و لە بواری چاودێریش وەک وتم ئێمە هەمیشە نووسرا و یاداشت و بەیاننامەمان هەبووە لەسەر پیسبوونی ژینگە و لەسەر پاراستنی ژینگە و
و لەسەر چۆنیەتی پاراستنی ژینگە. کاغڕێوار ناوچەی پێنجوێن دیارە لە دوای شەڕ ئێران و عێراقەوە ناوچەیەکە بە مین ناسراوەتە مینێکی زۆر زۆریتیایە و هاوڵاتیان زۆر جار دووچاری زەرەر و زیان بوون لەو ناوچەیە. وەکو ڕێکخراوەکەتان هیچ کارێکتان کرۆ بۆ مەبەستە یاخود بڵێن پۆستەرتان داناوە لەو جێگەیانێک کە مینی تایە یا هاوڵاتیان لێ نزیک نەبنەوە. پێنجوێن بە حکمی ئەوەی ناوچەیەکی سنووریە و هەر لە شەڕی سەفەوی و عوسمانیەوانێ کە ئەو سایش بەروێرانکاری و نەهامەتیەکانی ئەو شەڕە بووە و لە پاش شەڕی ئێران و عێراقیش دیاری دەستی ئەو شەڕە بەڕاستی ئەو نەهامەتیانە بوو ئەو لوغمە بوو کە جێما لە خاکی پێنجوێن و هەموو کوردستانە. بەداخەوە لە پارێزگای سلێمانی پێنجوێن زۆرترین ڕێژەی مینڕەشکراوی هەیە زۆرترین ڕێژەی مینڕەشکراوی هەیە هەروەها کەمترین ڕێژەشی تا ئێستا لێ هەڵگیراوەتەوانێ ئەوەی کە جێی داخە ئەو مینە کە هەڵەگیرێتەوانێ ئەبێتە هۆی وێرانبوونی ئەو ژینگەی کە هەیەی مەسەلەن بە ئامێرێک سەرجەم درەخت و بڕینی خاکەکەی ئەکرێ کە ئەمە ئەبێتە نیمچە بیابانێک. ئێمە وەکو ڕێکخراوەکەمان چەند جار هەوڵمان داوە کە لایانی پەیوەندیدارمان ئاگادار کردوێتەوە کە بە شێوەیەک بێ کەمێ پارێزگاری لە سروشتەکە و لە دارستانەکان بکرێ بەڵام بەداخەوە زۆری ڕێژەی مینەکە وای کردووە کە ئەو شوێنانەی کە پاکسازی بۆ ئەکرێت ژینگەکەی زۆر تێگەدرێت. ئەڵبەت مین جگەلەوەی کە ژینگەکەیشی پیس کردوین جگەلەوەی کە دوای پاکسازی ژینگەکەی وێرانە بێ مەترسیکی تریشی هەیە ئەوەیە کە ئەبێتە هۆی ئەوەی کە نەتوانین زۆر دارستانەکانمان بپارێزین هەر بە هۆی مینەوانێ کە ئەو ناوچانەی مین ڕێژکراون تۆ ناتوانانی پارێزگاری لێ بکەیت لە سروشتەکەی پارێزگاری بکەیت. کەواتە لە کۆتاییە کاک ڕێبوار چ پەیامێکت بۆ هاوڵاتیانی پێنجوێن و هەرێمی کوردستان هەیە هەمووی کە ڕۆکەنە سەیرانگاکان و لە عێراقشا هەرێمی کوردستان ناوچەیەکە بۆ ناسراوە لە وەرزی گەشت و گوزارە سروشتێکی زۆر جوانی هێوایەکی زۆر پاکی هەیە و هەست دەکەم ئەم هەوا و ئەم سروشتەی لە کوردستانە هەیە ڕەنگە ئێمە زۆر قەدری بە شێوەیەکی گرنگ نەزانین بۆ ڕوا ناکەم لە هیچ شوێنێکی جیهانە یعنی بەم شێوەیە سروشتەکەمان هەڵتەوتە بێت. پەیامت چێ بۆ هاوڵاتیان چۆن ڕێز لەو سروشتەی خۆیان بگرن؟ بە ئێمەی ڕێکخراوەکانی ژینگە و بە هاوڵاتیان بەگشتی و بە حکوومەتیش بە تایبەتی بە هەمومان نەمانتوانیوە ژینگەی کوردستان بپارێزین. من ناڵێن ژینگەی کوردستان وێران بووە ئەڵێم نەمانتوانیەوە بە هەمومان وەکو پێویست ژینگەی کوردستان بپارێزین. پێویستە لەسەر هەمومان ئەو ژینگە جوانەی کە هەمانە لە چ وڵاتێک تۆ ئەو سامانە زۆرەی ئاوت هەیە لە چ وڵاتێک تۆ ئەو سامانە زۆرەی دارستانی سروشتیت هەیە لە چ شوێنێکی دنیا تۆ لە وەرزی بەهار و ژیانەوە هەموو جێگاکان سەیرانگایە. ئەوە کوردستانە 4 ڕۆژی تر کە وەرزی بەهارە هەموو شوێنێکی سەیرانگایەکە. ئەوە ئێمەی هاوڵاتین کەمتەرخەمین لە پاراستی سروشت و ژینگەی وڵاتەکەمان کە قەدری سامانی ئاومان ناگرین کە مامەڵە و بەکارهێنان و ڕەفتارمان لەگەڵ سامان و لەگەڵ سامانی ئاو و لەگەڵ دارستانە سروشتیەکان و لەگەڵ زیندەوەر و پەلەوەران بە شێوەیەکی نادروستە. ئەوە ئێمەین بە هەر هەمومان ئەبێ بگەڕێینەوانێ وەقفەیەک بکەین لە بەرامبەر ئەرکی خۆمان لە بەرامبەر ژینگەیە و مافی خۆشمان لە بەرامبەر ژینگە وەرگین. بەڵام ئەوەی کە زۆر گرنگ بێ ئێمەی هاوڵاتی ئەبێ ئەو ئەرکەی لەسەر شانمانە بەرامبەر ژینگەکەمان بەجێ بێنین. بە نمونە ئەگەر ئەچیتە سەیرانگایەک سیر ئەەکەی ئەگەر هاوڵاتیەک ڕۆشت بێت بۆ گەشتێک بۆ بەسەربردنی کاتێکی خۆش بەداخەوانێت لە پاش خۆی ئەگەر لەسەر سەرچاوێکی ئاو بوو بێ ئەیبینی سەرچاو ئاوەکە پیس بووەشتی تێکراوە بتڵ و پلاستیک و ئەوانەی تفرەدراوە خواردەمەنیەکەی کراوەتە ناو ئاوەکە بەداخەوە بە هەمان شێوەگە لە بن درەختێک سیر بکەیت ئەگەر مەساحەیەکی لەوە بگری هەمووی بتڵی پلاستیک و شوشەی ساردی و مەسەلەن لایلۆن و ئەوانەیە بەداخەوانێ ئێمە ئەبێ بگەڕێینەوانێ بۆ پاراستنی سروشتەکەمان چکە ئەوە سروشتە ئەگەر لە ناوی بەرین و پیسی بکەین بە هیچ تەقەرەبوو ناکرێتەوە. ژمارەیەکی زۆر لە ڕێکخراوە ژینگەیەکان لە هەرێمی کوردستان بوونیان هەیە بە تایبەت لە شاری سلێمانی و بە قەزا و ناحیەکانیشەوە کۆمەڵێکی زۆر ڕێکخراوی ژینگە دۆستن ئەمانە دۆستی ژینگەن. بەڵام ئەو بەڕێزانەی کە میوانی بەرنامەی ڕاوێژ بوون چەند ڕێکخراوێک بوون کە نوێنەرەکانیان ناردەبوو تا قسە و باز لەبارەی پلانەکانیان بکەن بۆ وەرزی گەشت و گوزار و وەرزی بەهار. ئەوان هەمیشە جەخت لەوە دەکەنەوە کە پێویستیان بەوە هەیە حکومەت هاوکاریان بێ و بە پلەی دووەم هاوڵاتیان پێویستە هاوکاریان بێت. ئەوان هۆک هەمیشە دەڵێن ئەگەر هاوڵاتیان هاوکاری ئێمە بن ئێمە ئیشەکانمان باشتر جێبەجێ دەبێت. سروشت
دار و درەخت، ئاوەکان، چەمەکان، کانیاوەکان، سەرجەم ئاژەڵە کێویەکان، ئەمانە هەمووی مڵکی سروشتن، جوانی بە تۆی بەڕێز و خۆشەویست دەبەخشن. لەبەر ئەوە بۆ چەند ساتێک و بۆ چەند چرکەیەک خۆشی خۆمان پێویست ناکات تێکدەری ئەم ژینگە جوانە بین. لەبەرەوە ئێمەش تکامان وایە و هەموو ڕێکخراوەکان تکایان وایە و زۆربەی هاوڵاتیانیش تکا دەکەن، تکایە جارێک تریش چەند جارێک تکایە با هەموومان پارێزەری سروشتی کوردستان بین، چونکە بەڕاستی خاوەنی سروشتێکین لە زۆر کەمی شوێنی دنیادا ئەم سروشتە جوانە بوونی هەیە. لە زۆر کەمی دنیادا چەند شوێنێک هەیە بەم شێو ئاو هەوای پاک بێت و سروشت و ئاوەکەی جوان و ڕازاوە بێت. نۆرۆستان پیرۆز، بەهارتان پیرۆز، تا بەرنامەیەک دوتەوەرێک تر شاد و کامەران بن، بە کامەرانتانە سپێرم، خواتان لەگەڵ.